سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان بەردەوامی دەست بەسەرکران و بێخەبەری لە چارەنووسی ئەستی موحەممەدی لە بۆکان سێبەری قەیرانی سەربازی بەسەر سفرەی خەڵکی کوردستانەوە بەردەوامی مانگرتنی کرێکاران لە پارسی جنوبی و دەست بەسەرکرانی چالاکانی کرێکاری چوارەمین ڕۆژی کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی کارگێ قەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی کەندا و سەپاندنی کۆنتڕۆڵ بەسەر گەروی هۆرموزدا ڕەت دەکەنەوە. درێژەی هەواڵەکان بەردەوامی دەست بەسەرکران و بێخەبەری لە چارەنووسی ئەستی موحەممەدی لە بۆکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 10 ڕۆژ لە دەست بەسەرکرانی ئەستی موحەممەدی هاوڵاتیەکی خەڵکی بۆکان لەلایەن دامەزراوە ئەمنیەکانەوە بنەماڵەکەی هێشتا هیچ زانیاریەکیان لەسەر نییە شوێنی ڕاگررتنی و ئەو تۆمەتانەی ئاراستەی کراون بەپێی ئەو راپۆرتانەی لە 2 ڕۆژی ڕابردوودا بڵاوکراونەتەوە ئەستی موحەممەدی کە لە کۆتاییەکانی مانگی گوڵاندا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە بۆکان دەست بەسەرکرا بوو لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە بە دوواداچوونی بەردەوامی بنەماڵەکەی تا ئێستا بێ ئاکام بووە و بەرپرسان سەبارەت بە چارەنووس و تەندروستی ناوبرا و هیچ وەڵامێکی ڕوونیان نەداوەتەوە ئەم دۆخە بۆتە هۆی نیگەرانی توندی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئەگەری خستنەژێر گوشاری دەرونی و جەستەیی ئەم هاوڵاتیە. سێبەری قەیرانی سەربازی بەسەر سفرەی خەڵکی کوردستانەوە لە دوای پەرەسەندنی گرژیە سەربازیەکان لە ناوچەکە و داخرانی تەواوی دەواازە سنووریەکان دۆخی بژیوی ژیان لە پارێزگای کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی بێوێنە بووەتەوە و لە دەستچوونی پیشە کۆڵبەری ببورن لە دەستچوونی پیشەی کۆڵبەری لە پاڵ هەڵاوسانی لە ڕادەبەدەردا بژیوی هەزاران بنەماڵی خستووەتە مەترسیەوە بەهۆی بەردەوامی دۆخی ئامادەباشی ئەمنی و داخرانی ڕێڕەوە سنووریە فەرمی و نافەرمیەکان لە ڕۆژاوای وڵات سەرچاوەی سەرەکی داهاتی بەشێکی زۆر لە دانیشتوانی ناوچە سنووریەکانی وەک بانە مەریوان و نەوسود کە لە ڕێگەی کۆڵبەری و ئاڵوگۆڕە بچووکە سنووریەکانەوە دابین دەکرا بە تەواوی بڕاوە هاوکات لە ژێر کاریگەری ڕاستەوخۆی پەرەسەندنە سەربازیەکان گەمارۆی ئابووری و تێکچوونی زەنجیرەی دابینکردنی کاڵادا نرخی پێداویستیە سەرەکیەکان سوتەمەنی و دەرمان لە شارە جیاجیەکانی کوردستاندا بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و بازاڕ ڕوبەڕووی کەمی توندی کاڵا بووتەوە چالاکانی مەدەنی هۆشداری دەدەن کە چڕبوونەوەی سەرنج لەسەر تێچووە بەرگریەکان و بێبایەخی بەژێرخانە ئابوووریەکان ئەم ناوچانە چینە کەم داهاتەکانی خستووەتە ناو دۆخی هەژاریکی ڕەهاوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی کورد لە ئیلام ڕۆژی ڕابردوو هاوڵاتیکی کوردی خەڵکی ئیلام بە ناوی عەلی ئەسکەندەری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە بەپێی راپۆرتەکان ناوبراو بە شێوازێکی تند و تیژانە و بەبێ نیشاندانی حوکمی یاسایی و دادوەری لە ماڵەکەیدا دەست بەسەر کراوە هێزە ئەمنیەکان لە کاتی دەست بەسەرکرانیدا وێڕای پشکنینی ماڵەکەی دەستیان بەسەر هێندێک لە کەلوپەلە تایبەتەکانی لەوانە موبایل و لاپتۆپەکەی داگرتووە سەرەڕای بە دوواداچوونی بەردەوامی بنەماڵەی ئەسکەندەری بەرپرسان لە پێدانی وەڵامێکی ڕوون سەبارەت بەو لایەنەی کە دەست بەسەری کردووە و شوێنی ڕاگررتنی خۆ دەپارێزن شایانی باسە دوای تێپەڕبوونی 2 ڕۆژ بەسەر دەست بەسەرکرانیدا ناوبراو هێشتا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر چاوپێکەوتنی بنەماڵەکەی و تەنانەت پەیوەندیکی کورتی تەلەفۆنی بێبەش کراوە ئەم دۆخە نیگەرانیەکانی سەبارەت بە ئەگەری سەپاندنی گوشاری دەرونی و جەستەیی بەسەر ئەم هاوڵاتیەدا بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ زیاتر کردووە جێگای ئاماژەیە کە ئەم جۆرە دەست بەسەرکردانە
لە ناوچە کوردنشینەکان لە ماوەی مانگەکانی ڕابردوودا ڕەوتی کیڕوو لە زیادبوون هەبووە و لە زۆربەی حاڵەتەکاندا تۆمەتگەلێکی وەک هەوڵدان لە دژی ئاسایشی نەتەوەیی یان هاوکاری لەگەڵ حیزبە نەیارەکان بەبێ خستنە ڕووی بەڵگەی یاسایی ڕوبەڕووی دەست بەسەرکراوان دەکرێتەوە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەردەوام هشداریان داوە سەبارەت بە ڕەوتی دەست بەسەرکردنە سەرڕۆیانەکان، ڕەچاونەکردنی مافی هاوڵاتیبوونی بەندکراوان و بێبەشکردنیان لە دادگاییکردنی دادپەروەرانە لە قۆناغە سەرەتاییەکانی دەست بەسەرکراندا. هێرشی هێزە ئەمنیەکان لە پیرانشار و دەست بەسەرکرانی سەباح بێوارە. هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بەبێ نیشاندانی حکمی دادوەری هێرشیان کردووەتە سەر ماڵێک لە دەوروبەری پیرانشار و گەنجێکی 23 ساڵانیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. هێزە ئەمنیەکان بە گەمارودان و چوونە ناوماڵی بنەماڵەی سەباح بێوارە لە گوندی کێلەشین لە دەوروبەری پیرانشار ناوبراویان بە شێوەیەکی توندوتیژ دەستگیر کردووە. هێزەکانی ڕژیم لە کاتی دەست بەسەرکرانیدا وێڕای پشکنینی ماڵەکەی دەستیان بەسەر هێندێک لە کەلوپەلە تایبەتەکانی ئەویشدا گرتووە. تا ئەم ساتە سەبارەت بۆ تۆمەتانەی ئاراستەی ئەم گەنجەکراوە و هەروەها شوێنی ڕاگررتنی زانیاریەک لە بەردەستانیە. بەردەوامی ماگررتنی کرێکاران لە پارسی جنوبی و دەست بەسەرکرانی چالاکانی کرێکاری لەسەر و بەندی پەرەسەندنی ماگررتنی کرێکاران لە کۆمپانیاکانی بەڵێندەرایەتی نەوت و پترۆشیمی پارسی جنوبی دامەزراوە ئەمنیەکان لانیکەم 8 کەس لە چالاکان و ڕێبەرانی ئەم ماگررتنیان دەست بەسەر کردووە. بەرپرسانی ئەمنی پارێزگای بوشێر دەست بەسەرکرانی 8 کرێکاریان لە ناوچەی پارس جنوبی پشتڕاست کردووەتەوە و هۆکارەکەیان بۆ بەڕێوەبردننی ناڕزایەتیەکان لە فەزای مەجازی و حەقیقیدا گەڕاندووەتەوە. ئەم دەست بەسەرکردانە لە کاتێکدا ئەنجام دەدرێن کە کرێکارانی پاڵاوگەکانی پترۆشیمی لە ناڕزایەتی بەرامبەر بە بڕیاری وەزارەتی کار سەبارەت بە موچە ناهاوسەنگی حەقدەستەکانیان لەگەڵ هەڵاوسان و جێبەجێکردنی گەڵاڵەی نۆبەی کار 20 ڕۆژ کار و 10 ڕۆژ پش و دەستیان داوەتە مانگرتن. کرێکاران ڕایان گەیاندووە کە دەست بەسەرکردنی هاوکارەکانیان نابێتە ڕێگر لە بەردەم بە دوواداچوونی داواکاریە بژیویەکانیان. چوارەمین ڕۆژی کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی کارگەی قەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کرێکارانی کۆمپانیای قەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شارستانی شوش بۆ چوارەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بەرامبەر بە بەڵێنی درۆی خاوەنکار و دەرکردنی هاوکارەکانیان کۆبوونەوەی ناڕزایەتیان ساز کرد. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە شوێنی کارگەکەدا خوازیاری جێبەجێکردنی گەڵاڵەی پۆلینکردنی پیشەکان، پێدانی حەقی خۆراک و بەکارهێنانی هێزی کاری خۆماڵیان کردووە. بە وتەی ناڕازیان پێشتر شۆرای دابینکردنی ئەو شارە خاوەنکاری ناچار کردبوو بە جێبەجێکردنی ئەم داواکاریانە، بەڵام خاوەنکار نەک هەر بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە بەڵکو دەستی داوەتە دەرکردنی چەند کەس لە نوێنەرانی کرێکارە. ناڕزایەتی کادری دەرمان و پەرستاران لە ئەهواز. کۆمەڵێک لە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی ڕازی ئەهواز بە کۆبوونەوە لە حەوشەی نەخۆشخانەکەدا ناڕزایەتیان دەربڕی بەرامبەر بە زۆربوونی سەعاتی کار، زیدەکاری زۆرەملێ و حەقدەستەکەمەکان. پەرستارانی ناڕازی لە ئەهواز ڕایان گەیان کە جێبەجێکردنی ناتەواوی یاسای نرخاندنی خزمەتگوزاریەکانی پەرستاری، دواکەوتنی چەند مانگەی پێدانی حەقدەست و گوشاری سەرچاوە گرتوو لە کەمی هێزی کار کادری دەرمانی خستووەتە ژێر گوشارەوە. ئەوان داوای چاکسازی بە پەلەی پێکهاتەی حەقدەستەکان و وەڵامدانەوە بە داواکاریە پیشیەکانیان بوون. کوژرانی هاوڵاتیەک لە بێهشار لەلایەن مەئمورانی هێزە ئینتیزامیەوە. حوسەین محەممەدی سارۆیی لە بێهشار بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ئینتیزامی کوژرا. بە پێڕاپۆرتی سەرچاوەکانی هەواڵ نزیکەی کاتژمێری 2 بەرەبەیانی هەینی 1 جۆزەردان لە بێهشار پارێزگای مازندەران گەڕەکی سارۆ کەسێک بە ناوی حوسەین محەممەدی سارۆیی ناسراو بە حوسەین شێخڕەنا لەلایەن مەئمورانی هێزی ئینتیزامیەوە کوژراوە.
هێزەکانی ڕژیم لە خاڵێکی پشکنین ئۆتۆمبیلێکی پژۆ پارز ڕدەگرن و وێڕای هەڵسوکەوتی خراپ و سۆکایەتیکردن دوو سەرنشینەکەی دەپشکنن و بە وتەی شایەت حاڵەکان دەڵێن پلیس بێڕێزی و سۆکایەتی بۆ دوو گەنجە کردووە. حوسەین محەممەد سارۆیی باوکی یەکێک لە سەرنشینەکان بۆ هێوەرکردنەوەی دۆخەکە دێتە ناو بابەتەکەوە، بەڵام مەئمورەکان سوکایەتی پێدەکەن و تێکەڵچوون دروست دەبێت. دواتر یەکێک لە مەئمورەکان بە تەقەی ڕاستەوخۆ دەیکوژێت. ئەم ڕووداوە بووە هۆی تێکەڵچوونی خەڵک و هێزەکانی ئینتزامی. تیمی دانوستانکاری دۆحە گەیشتووەتە تاران بۆ کۆتایی هێنان بە شەڕ. ڕۆیتەرز لە زاری سەرچاوەیەکی ئاگادارەوە ڕایگەیان کە تیمی دانوستانکاری قەتەر ڕۆژی هەینی بە هەماهەنگی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەیشتووەتە تاران بۆ ئەوەی هەوڵ بدات بۆ دەستڕاگەیشتن بە ڕێکەوتنێک لە نێوان واشنگتۆن و ڕژیمی کۆماری ئیسلامی و کۆتایی هێنان بە شەڕ. بەپێی ئەم راپۆرتە ئامانجی ئەم سەفەرە یارمەتیدانە بە چارەسەرکردنی ناکۆکیەکان و گەیشتن بە ڕێکەوتنێک کە بتوانێت کۆتایی بە تێکەڵچوونەکان بهێنێت. قەتەر کە پێشتر لە شەڕی غەزە و ژمارەیەک لە دۆسیە ناوچەیەکاندا ڕۆڵی نێوانگیری هەبووە، تا ئەم قۆناغا ڕاستەوخۆ ڕۆڵی نێوانگیری لە شەڕی کۆماری ئیسلامی و ئامریکا و ئیسرائیلدا نەگێڕاوە، بە تایبەت دوای ئەوەی لە ڕەوتی تێکەڵچوونەکانی ئەم دوایەنەدا کەوتە بەر ئامانجی موشک و درۆنەکانی ڕژیم. پەرەسەندنی گوشارەکان بۆ سەر بەهاییەکان لە ئێران. کۆمەڵگەی جیهانی بەهایی دەست بەسەرکرانی دەیان هاوڵاتی بەهایی لەوانە بوشرا مستەفەوی ژنێکی دووگیانی خەڵکی ڕەفسەنجانی لە مانگەکانی ڕابردوودا وەک بەشێک لە شەپۆلی نوێ سەرکوت و سەرکوتی بەهاییەکان لە ئێران وەسف کردووە. کۆمەڵگەی جیهانی بەهایی ڕۆژی هەینی یەکی جۆزەردان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایگەیان کە بوشرا مستەفەوی هاوڵاتی بەهایی دانیشتووی ڕەفسەنجان لە کاتێکدا ماوەی حکمی 4 مانگ زیندان لە زیندانی کرماندا تێپەڕ دەکات کە دووگیانە و داواکاریەکانی ئەو بۆ مۆڵەتی دەرمان و ئەنجامدانی تاقیکاریە پزیشکیە پێویستەکان ڕەتکراوەتەوە. بەپێی ئەم بەیاننامەیە مستەفەوی پێشتریش دەست بەسەر کرابوو، بەڵام بەهۆی نەبوونی بەڵگەی پێویست بێتاوان دەرچوو بوو، بەڵام داواکاری گشتی ناڕەزایەتی دەربڕی بەرامبەر بە حکمی بێتاوانبوونی و دادگای پێداچوونەوە لە 5 گوڵانی ئەم ساڵدا ئەم حکمەی هەڵوەشاندەوە. ئەو ئێستا لەگەڵ دوو ژنی تری بەهایی دیدار ئەحمەدی و ناهید نەعیمی ماوەی حکومەکەی تێپەڕ دەکات. دووە هەواڵمان سەبارەتە بە وڵاتانی کەندا و سەپاندنی کۆنتڕۆڵ بەسەر گەروی هۆرمۆز ڕەت دەکەنەوە. بەحرەین، کوێیت، قەتەر، عەرەبستانی سعودی و ئیماراتی یەکگرتووی عەرەبی لە بەیاننامەیەکی هاوبەشدا ئیدعای کۆماری ئیسلامی بۆ کۆنتڕۆڵکردنی ڕێڕەوی تێپەڕبوونی کەشتیەکان لە گەروی هۆرمۆز محکوم و ڕەت کردەوە. ئەم وڵاتانە داوایان لە کەشتیەکان کردووە لەگەڵ ئەو ناوەندەی کە کۆماری ئیسلامی بە ناوی ڕێکخراوی گەروی کەنداوی فارس ناساندوویەتی هیچ جۆرە پەیوەندی یان هاوکاریکیان نەبێت. لەم بەیاننامەیەدا جەخکراوەتەوە کە گەروی هورمز ڕێڕەوێکی گرنگی نێودەوڵەتیە و کۆماری ئیسلامی مافی نییە بە دروستکردنی میکانیزمە دەستکردەکان هاتوچووی دەریایی بکاتە ئامرازی گوشار، باجگیری یان هێزنەواندن. ئەم هەڵوێستە هاوبەشە شکستێکی نوێیە بۆ هەوڵەکانی کۆماری ئیسلامی لە نواندنی کۆنتڕۆڵ بەسەر یەکێک لە هەستیارترین ڕێڕەوەکانی وزەی جیهاندا، هەوڵێک کە ئەمجارەیان لەگەڵ دژایەتی ڕاستەوخۆی وڵاتانی ناوچەکە ڕوبەڕوو بووتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایت.